من لە ئاستی باڵایەکی نیشتیمانی کوردستان ئاگادارم کردوونەوە لە ئاستی حکوومەتیشەوە لە هەوڵداین بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانانەوە بەتەخۆ ئەم قەیرانانە دووبارە دەبێتەوە لە بارینان کە هەموو ڕۆژێ بە شێوازێک و بە شێوازیشتر کە ئەم کارانە دەکرێت ئمە خۆی کێشەی ڕئیسی ئەم بابەتە چییە؟ نەبوونی سەروەری یاسا و بەرقراربوونی دادگاکانە. ئەگەر دادگاکان بەرقرار بوون و سەروەری خۆیان پاراست و خەڵک متمانەی بە دادگاکان هەبوو بە دڵنیای ئەو کێشانە ڕوونادا. ئەو کاتە کادری پارتی بی یەکێتی هەر کەسێک بگری خەڵک دەزانی ئەمە شتێکەی یاسایی لەسەر هەیە بۆ یەکراوە. ئەم کێشانەی کە دروست دەبێ وڵی پلان کادری یەکێتی گیرا پلان ڕۆژنامە نووسەگرە ئەمانە هەموو کە کێشەی دروست کرد دەبێتە هەڵا لە ڕاگەیاندنەکان سەبەبەکەی چیە کە خەڵک متمانەی بە دادگاکانیە. ئەو کاتە کە متمانە گەڕاوە بۆ دادگاکانی هەرێمی کوردستان و خەڵک متمانەی تەواوی هەبوو بە دڵنیاییەوە ئەو کێشانە ڕوونادات. هەر کەسێک بگرێ ئەو کاتە کەس باسی ناکات بە دڵنیاییەوە. ئەو کاتە یاسا دادگاکان سەروەری و بەرقراری دەستەی خۆیان کرد و هەروەها ئازادی تەواویان هەبوو یان ئەوەتە بێلایانی خۆیان پاراست و سەروەری دادگایان پاراست بە دڵنیای ئەو کێشانە ڕوونادات و شتێکی تەبیعی و مەساری یاسایی خۆ وەرلەگرێت. ئەمانە لە ئەنجامی متمانە نەبوونی خەڵکە بە دادگاکان ئومێد دەکەیت هەم ڕاگەیاندکارەکان و لایەنە سیاسیەکان و دادگاکان و بتوانین حکوومەتی هەرێمی کوردستان بتوانین ئەم کێشەیە چارەسەر بکەین. ئەم کێشەیە قوڵە چەندی ساڵە دووبارە دەبێتەوە. بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کاروانی یەکێتی و مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان بەگرتنی کادرێک دڵنیا بە ڕاناوەستێت و داوا لە لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و پارێزگای دۆچی دەکەین دەست لەم کارانە هەڵبگرن. لە ڕابردووش حکوومەتی هەرێمی کوردستان چیتر لە من ناشرینتر نەبێ بەم شێوازە ڕەفتارانەوە. ئومێد دەکەین ئەم کێشانە کۆتایی بێ لە بنەڕەتەوە بۆ ئەوەی ئەو میلەتەیمە هەمیشە لەو قەلەق و دڵە ڕاکێدانەی بەرامبەر ئەو شتانەوە لەسەر بۆ ئەم هەواڵەی ئێمەش لەسەر خەتین ئومێد دەکەین بە زووتر کار کێشەی چارەسەر بێت.